شەیتان چۆنی بەسەرمانە ئازاڵە بێ و بەسەر کێ ئازاڵە بێ سوێنی خواردووەڵە فەبیعزەتیکە لەئوغویەنەهم ئەجمەعین خوایە پەروەردگارە بە عزەتت قەسەم هەموویان بەسەریان ئازاڵە بم ئیلا عیبادەکە ئیلا ئەو بەندانەی کەچی لەناو قەومی بەنی ئیسرائیلە دارێکیان داناوە لە بری خوا عیبادەتیەکەن پیاوێکی جوامێر تەورەکەی هەڵەگرێ لەبەر خوا بڕوا بیبڕێتەوە نەفەرێ دێتە سەر ڕێ بەری پێ بگرێ ئەیا بە عەرزا و بەسەری ئازاڵە بێ ئەڵێت خوا وازم لێ بێنە با مەعاملەی کرد لەگەڵا بکەم مڕۆ ئەو دارە مەبڕەرەوە وعدت پێ ئێم شەو کە خەوتی لەژێر سەرینەکە تا بەیانی هەستای لە خەوت 2 درهەمی تایە هەموو ڕۆژێ ئەڵێ ئێگەر نەبوو ئەڵێ ئەگەر نەبوو وەرە دارەکە ببڕەرەوە شەوی یەکەم کە ئەخەوێ بەیانی هەڵەستێ 2 درهەمی تایە شەوی دواتر کە سەیرەکە پارەی لێ نییە ڕقی هەڵەستێ و تەورەکەی هەڵەگرێ بڕوە لە ڕێیا دێتەوە سەر ڕێگای ئەڵێ بۆ کوێچی ئەڵێ چمە و دارە ببڕمەوە کە ڕوبەڕووی یەکە بنەوە ئەم جارە ئەو پیاوە ئەم ئەیا بە عەرزە ئەڵێ تۆ کێی ئەڵێ وەڵڵاهی من ئیبلیسم جاری ئەوەڵ کە هاتی للهی بە خاتری خۆی گەورە هاتی ئیخلاست بوو خالسانە لەبەر ئەڵڵا هاتبووی و دارەوە بڕی دەسەڵاتم نەبوو وەسوەسەم کردی ئەمما ئەم جاریان کە هاتی بۆ 2 درهەمەکە هاتووی بۆیە ئەفەرمێ لە ئایەتەکەیە إلا عبادك منهم المخلصين بەسەر هەموویان ئازاڵە بم ئیلا ئەو بەندانە نەبێ کە خالەسانە بۆ تۆ بەندایەتیەکەن ئەو کەسانەی کە خالەس کراونەتەوە بۆ تۆ بۆیە ئەگەر کردەوەکانمان تەنها بە خاتری